ئاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە هاتووینەتە قەزای شەقڵاوە و بە دوواداچوون لەسەر خزمەتگوزاریەکانی ئەو شارە دەکەین. بەشێکی زۆر لە هاوڵاتیان پەیوەندیان بە ئێمە کردووە و دەڵێن ڕاستە شەقڵاوە بە ناوچەیەکی گەشتیاری ناسراوە، بەڵام تاوەکو ئێستا ڕێگاوبانێکی باش، مۆڵێکی باش، شوێنی حەوانەوە، پارکی باش لەم شارەدا لەم قەزایە گەشتیارەدا بوونی نییە. ئەوان دەڵێن پێویستە ئەم شارە خزمەتگوزاری زیاتری پێشکەش بکرێت. شارەوانی دەڵێت کۆمەڵێک دۆسەی گەندەڵیمان ئاشکرا کردووە، دەمانەوێت بزانین کێشە و گرفتەکانی ئەو قەزایە چییە و ئەو گرفتانی هاوڵاتیان گلەیی لێ دەکەن و بەرپرسان بە چ شێوەیەک بە دوواداچوون و چارەسەر بۆ کێشەکانی ئەوان دەکەن. لە سنوری شەقڵاوە دەیان گوندی جۆر بە جۆر هەیە کە بەشی زۆریان احتیماد بە کەرتی کوشتتوکاڵ دەکەن، بەرهەمی گەنم، جۆ، بەرهەمەکانی دیکەی کوشتتوکاڵ، پەلەوەر، ئاژەڵداری دەکەن. ئێمە لە گوندی سەرکەندان خەیلانی کە گوندێکە دەتوانم بڵێم 20 کیلۆمەتر لە سنتەری شەقڵاوە دوورە، هاتوین بەشێک لە هاوڵاتیان گلەیی ئەوەیان دەکرد گرفتی قوتابخانەیان هەیە لە گوندەکەیان، باسییان لەوە دەکرد کە 250 ماڵ دەبن، بەڵام قوتابخانەیەکیان هەیە، قوتابخانەکە بچووکە، ڕێگاوبانەکانیان خراپە. ئەمە تا ڕادەیەک ئێمە ڕێگاوبانەکانمان وێنە گرتووە، بەڵام ئەوانە کۆمەڵە گەنجێکن کاری دروستکردنی ڕەژوو دەکەن. بەڕاستی سەرنجی ڕاکێشان ماندوو نەبی جانەکەم، ماندوو نەبی. چەند دەبی تۆ ویشە دەکەیت؟ 2 ساڵە. ئەو هەموو بەرهەمی خۆمانە ئەو ڕەژووە؟ کێشە و گرفتی هەیە گوندەکەتان؟ قوتابخانە، خەستەخانە شتی لێیە؟ بەری کچکەیە. گچکەیە؟ پێم بڵێ تۆ لە کێکەوە ئەو کارە دەکەی؟ وەڵی دەمێژان. ئەتو سەر وەستای؟ بەێ. باشە. لەو منتیقەی داروبار زۆرە بۆ ڕەژوو؟ بەێ هەیە بەس ئەو داروبار نابرنیت لە لای عاجزەوەی لای ئەو لا نماندی. ینی پێش دەرەوەی شەقڵاوە دێ. ئەم ئیشە باشە بۆ ئێوە داهاتە چی دروست کردیە؟ بەێ ئایبینەوە لە خۆی بەزدادبی. لەمێژە ویشە دەکەی؟ وڵی تقریبن 10 ساعت زیاتربی. باشە ئەو ڕەژوانە ساغ دەبتەوە لە بازاری هەیە؟ احتیادیا لە خۆی بەزدادی سایبینە. باشە ئەوە چۆن دەکرێتە ڕەژوە و دارانە؟ وەستای خۆی هەیە؟ بەێ وەستای خۆی. ئەوە بە چەندی دەبتە ڕەژوو؟ ماوەی چەند دەباتن ئێستا؟ 7 ڕۆژ ئەبی تێداوی بەێ ئەگە کوێگە گیترەبی کەمترە، بەس ئەگە زیاتربی گەورەبی بە 7 ڕۆژێ بیتێ. باشە ژیانتان چۆنە لە گوندەکەتان؟ سروشتەکی جوانی هەیە؟ بەڵێ. ژیانتان چۆنە لێرە؟ لە خۆی بەزاوی ژیانە زۆر باشە. پێداویستەکان هەموو باشە؟ بەس کێشەی قوتابخانە و ڕێگاوانمان هەیە. قوتابخانە چ مشکلەی هەیە؟ قوتابخانەکەمان گچکەیە، تەلەبەشی زۆرە. بەێ. چ دەڵێیتە تۆ؟ چ دەڵێیتە پارێزگاری نوێی هەولێر؟ چ دەڵێیتە قایم قام؟ چیان پێ دەڵێیت تۆ؟ بە پارێزگاری هەولێر بکومێت خۆشنا ئەڵێم قوتابخانەیەشی گەورەتمان دروستکە. بەشتان ناکە؟ بەێ. باشە کچانی ئێرە هەموو دەخوێنن یان لە ماڵەوە؟ ئەخوین بەس ئێستا سیارەمان گتووە ئەتنە شەقڵاوە. ینی بە پاسی ئەوانە هەموو تەلەبەنە لەبەر ئەوەی کە قوتابخانە لێرە نیە فەقیر گەڕانە لە مەکتەبی هەموو گەڕان. یعنی ئێستا لە سەفی سێوازێنێ؟ بەێ. سەتا چەند خوێندیە؟ ولا هەتا سرفی حەفتی. هەتا هەفتی؟ وازتینە؟ لەبەر چ؟ ولا لەبەرەوەی کە لێرە بۆ مەکتەب نەبوو. مەکتەب نەبوو. ینی کێشێ مەکتەب بۆتە کێشێکی گەورە؟ هەموو ڕۆژێ دەچێ مەکتەب یاوەکو؟ باشە. خوێندنەکەت چۆنە؟ گەورەیە یان گچکەیە قوتابخانەکە؟ زۆر کچکەیە. چەند تەڵەبەی تێدا لە یەک ژوور؟ وڵی چل کەس لە یەک ژوورە؟ ئێستاش لە وەختی کۆڕۆنە هەر چل کەس دەستە ژوورە؟ یعنی لە سەردەمی کۆڕۆنە لە مەکتەبەکە ئێوە چل کەس دەستە ژوورەوە؟ بەێ وڵی چل کەس دەستە ژوورە. چل کەس لە یەک ژوورە؟ چۆن دەخوێنی؟ وڵی بە سیارەی خۆم بەسڕە دەگە برادران دەچین و شەقراوی. پارەی دەدەی مانگانە؟ باشە ئەگەر ئەدادیەک لێرە دروستکەن ئامادەی باشە؟ ئەرەوەلا زۆر باشە، زۆر خەڵکی زۆر لێ وەکو تووە لە بێوێ؟ وڵا لەوانەیە 56 تەلەبە بچین بە پاس و سیارەی خۆجە زارێ سیارە نێتێک دەچی لە ڕێی ناگەوینە مەکتەبێ مامۆستا دەرمان دەکات. باشە خەڵکێ کێ وازی لە خوێندن هینابی لەبەر ئەوەی کە زۆر دوور بیتن؟ ئەرەوەلا زۆر. ئەی کچەکانتان دەچنە مەکتەب؟ وڵی ئەوان دوو سیارەنە، بەس سێچارەشیان هەگەڕین و سێچار سیارە گەڕین و نەفەر سێچار سیارە دەبن گەڕینەوە لەبەرەوەی قوتابیان نیاوان ئیمکانێتیان نییە. ینی کچەکان و کوڕەکان بەشی زۆریان لە ئەدادیان ناخوێنن ئێستا لە ماڵن. ئەرێوەلا
لە سەفی سێوە گەڕاینەوە. چەند ساڵ لێرە کەسابەتی دەکەیت؟ تقریبا 25 ساڵ. خەڵکی ڕەسەنی شەقڵاوە. بەێ باشە پێم بڵێ ئەگەر سبەی تۆ دەستەڵاتت هەبی گوتیان کاک سەید ببیت بە بڕیاردەر. ئەم شارەکەی تۆ پێویستی بە چیە؟ یەکەم بڕیار چی بڕیار تەلفریک و مدینە تەلعب تەلفری ئەو دو پێویستە لە شەقڵاوی زیاتر نە لەبەرەوەی گەشت و گوزار گەشت و گوزارە. باشە کە تەلفریک و مدینە تەلعابی نییە ئەمە تەسیری کردووە لەوەی گەشتیار کەمتر بێت تاوانە دیکو ئەگەر ئەوانە شوێنی حەوانەوەن خەرک لێ حەوێتەوە غێر. باش ئەو جادانە پڕی ئۆتۆمبیلە بێزاری نەکردوون ئەوە شەقام هەر زۆر بێزاری کردوون غەڵەت ئەمە ئارێوەڵە پۆلیسی هاتشۆ بۆ لایەن لە هەموو دنیای ئەو جادەنا قەپات. پێم لە تۆ خەڵکیان دەرەی خەرچیاکرێمە بەسەردان هاتووی وەکو گەشتیار وەکو گەشتیار هاتووی وەکو گەشتیارات باشە چۆن دەبینی شەقڵاوە مەخۆ ئێستا نەحاوێش لێ نەشتێکی لێە ئێستا بێرەدا زبڵ فڕدان یعنی ئەگەر شتێکی زیادابی لە ناو شەقامی بەخۆ بێرەدابێم دباوکەم لەکەن بی مەحتەلە بوو نازم لە چێن دەردابێم بە عیلەوە بێرەدابێ مەقسەلێکی لێ نییە دەبی لە بچێ مزگەفتیان لە مەطعمەکی لادەی بچێ ئەو دەست یعنی تۆ دەڵێ ئیدارەی شارەوانی شەقڵاوە کا دەکەین تۆ هەم حاویە دابنێ ئەم حاویەکان دابنێت و ئەم شوێنێک بۆ دەستشتن یان ئاوێک یان سەر عیلەوە بەخۆی سە زابێرە دابێ پێویستە مەطعمینەکەی جێش لێ نییە جێی نییە هیچ جێی نییە پێم بڵێەوە خەڵکی شەقڵاوەن کاسبکارن چیش دەکەیت تۆ دوکانی ساردەمەنی هەیە تو دوکانتان هەیە کەوای ماوەی زۆرە لێرەنا پێم بڵێ شەقڵاوە یعنی چی پێویستە بۆی بکرێت وەکو لایەنی گەشت و گوزاری بەڕاستی شتێک وای ئەو توی بۆ نەکراوە فقط هەندێک جادە بەڵام پێویستمان پارکی بۆ نەکراوە شوێنی یاری نییە خەڵک جێ حاوانەوەی نییە تەنها ئەوەندە جادەمان هەیە خەڵک هاتووی پێدا یەک شەقامی لێ تەنیا ئەو شەقامەیە شەقڵاوە بەخۆی بەناوبانگە لە هەموو عراق بەناوبانگە باشە ماستەر پلانی شەقڵاوە مەسلەی ڕێگاوبان گەڕەکەکان فراوانبوونی گەڕەکەکان وەکو پێویستە یان وەکو پێویست نییە عشوایی هەر کەسێک بۆ خۆی دەخانیەک دروست دەکات نا بۆیە نییە هەر کەس بۆ خۆی نییە قانون هەیە بەڵێ ماستەر پلانە و قانون ماستەر پلانەکەت پێ جوانە ئی شەقڵاوە زۆر باش دڵگیرە بەڵام دەڵێ بەس ئەم شەقامەی لێ بەش ئەم شەقامەی خەڵک هاتووی دەکات شەقامی کە لێە بەڵام شوێنی حیوانەوەی خەڵک ئێستا گیان لە تۆ بێ بەرپرسەکان پێشنیازی چیان بۆ دەکەی دروست واللهی یەکەمش پاک و خاوینەی کە شوێنێکی گەشتیاریە خەڵک لە هەموو عراق ڕووی تێدەکا بە عەرەبەوە بە کوردەوە بە هەموو شارەوانیش خۆی ناکە شارەوانی بەڵام دەکە بەڵام خۆ بە خۆ دەبینی چۆنا شەقڵاوە دەڵێن ناوێکی گەورە یعنی هەر کەسێک لە کوردستان لە عێراق حەز بە شەقڵاوە دەکا بەڵام لە ناوەڕۆکدا خەڵکی وەکو ئێوە دەڵێن کاکە لە ناوەڕۆکدا وەکو پێویست نییە چی نەقسە ئەم شارە طبعا نقصي هي كميشة شقلا وعقي تلفريكا تشاتشي هي تلفريك ومدينة المايا تشاتشي هي ولعين كادا لنا شقلاوي استاد يعني تندين نقص تاريمان هي يا كميشة جرازي شوانية خاون دكانة كان رجعنا السيارة خوان اللي ورا بقدر بەڵام زۆر کەس دێتە شەقڵاوە دەژڕێ چێشتخانەی باشی لێە هۆتێلی باشی لێ مۆتێلی باشی لێە ئەوە شەقامەکەش دەبینن ینی جوانە شەقامێکی جوانە شەقامێکی جوانە بەس بەڕاستی هیوادارم ئەو سیارانە ینی بەیەک جاری نەمینێنێتە ناو بازار ینی هەر 12 مانگەکان تۆ دەڵێی چی؟ والله پێویست بە شەقڵاوە پێویست بە مۆڵەکی گەورەی هەیە مۆڵەکی گەورەی پێویستە گەشتەر کەسێک بێ شت بکڕێ تەنیا دەبێت لە دوکانی بچووکەکان مۆڵێکی گەورە تۆ پێشنیازیەوە بەرهێنەرێک دەکەی بێ شەقڵاوە سەرمای خۆی بەس بازاری دەبی؟ بازاري حتما هبيت مولة جورة هبيت لو شاري يك مول هبيت طبعا ايش هبيت خرك روتي كاتن سكاتك زور قلبالغا شقلاوة والله زور هاوينا قربارغا دستانا كان يجمعوا بين شمكاني قربارغا شقا مكان خلقك زور قسي لسر دكا سونيلي ماوران بكريتو باشتر نابي بين شمو حتما باشتر بي بەڵام لە ڕووی ئەوەش جادەکان زۆر خراپن بەڕاستی زۆر خراپ ینی کەلکی هیچ نیە ئێستا بڕۆی لێرکانە هەتا دەگێتە تونێلی میراوە هەتا دەگێت لە تونێلی میراوە تا دەگەیە نزیک ینی لای سناعە ها جادەکە بێتام خراپە
پێم بڵێ سەبارەت بە شەقڵاوە ئەو ڕێگایە هاتوشۆی لەسەر نیە جوما و پێنجشەم قەرەبارغا ئەو ڕێگا جومعە و پێنجشەمان زۆر قەڵەباڵغا ئەو ڕێگا جوور سایدە بکرێتەوە بۆ من نەفەقەکە باشە ئیزدیعامەکە کەم دەبێتەوە یانێ تۆ هەموو جارە لێرە شەوانیش لێرە دەبی ئەمێ بە ڕۆژ لێرم تا درەنگ لێرم تا مەغریبێ تا دنیا تارک دەبێت قەرەبارغ دەبینم زۆر کەپسە تا ئەو جادەیە سەعات خەڵک دەڕوە ئەرێ وڵا بە سەعاتە تۆکو کاسبکارێک دەڵێ ئەو تونێلە بکرێتەوە ماوەرە ئەو تونێلە بکرێتەوە زۆر باشە هەم ئیزدیعامەکە کەم دەکاتەوە هەم خەرکەکەش بە سرعات دەتوانێت بخۆی هاتشۆ دەبی وڵا دەبێت چۆن نابێت قەڵەباڵغا چەکردنەوەی ئەو تۆرێنرە بۆ ئێوە گرینگە بەێ ئیزدیعامەکە لە ناو شارۆچکەی شەقراوە کەمە بیتەوە کەم دەبتەوە پێنجشەم و جوماوە بزانم هەڕێ نییە هەڕێ نییە زۆر قەرەباڵ زۆری زانجە ئەو کاتەی نەخۆشتان هەبی زەحمەت نییە بگاتە هەولێر بەرەوە لا زەحمەت مامۆستا شاخەوان وەک ئاگادارین ماوەکێوەکو سەرۆکی شارەوانی قەزای شەقڵاوە دەست بەکار بوونە لە دوای دەست بەکاربوونتان باستانەوە کرد 13 پارچە زەوی کە پێشتر لە ڕێگەوە بەرهێنان موساتەحا دراوەتە کۆمەڵی خەڵک بەڵام بەدواداچوونتان بۆ کردووە کە بە شێوەیەک لە شێوەکان پێویست دەکات ئەم زەویانە حکوومەت و شارەوانی وەری بگرێتەوە ناوەڕۆکی ئەم مەسەلەیە چییە؟ ئەوانە پێشترە هاوڵاتیانە زەویەکان وەرگرتیە لە بەڕێگای ساعت حوڵیان گرتی بەڵام پرۆژیان لەسەر ئەنجام نەداوە شوێنەکەش تەرخان زەویان تەرخان کرابە لە بۆ شوێنی گەشتیاری لە بۆ چێشتخانە لە بۆ مارکێت لە بۆ فڕنی ئەنی لە بۆ پرۆژەی بازرگانی جۆرا و جۆر ئەوانە هیچ کارێکی یاساییان ئەنجام شوێنەکانە بە بەتاڵماینەوە هەندێکیان نزبەیەکی کەم بینیان لەسەر دروست کرد و مەرجە یاساییەکانیان تاوانە و زەویەکانیان بەجێهێشت بوو بە هۆکارێک لە هۆکارەکان ئەو زەویانە مابوونەوە ئێمەش ڕێکار یاسایی خۆمان گرتە بەر بەپێی یاسا زەویەکانیمان توانیمان لێ وەرگرینەوە باش دەتوانین بچینە شوێنی بەسەر پارچە زەویەکان و استراتیژەتی ئەو پارچە زەویانە ببینین زۆر ئاسایی و پێشمان خۆش ئەمە شەقامی سەرەکی شەقڵاوە هەریرە کە زۆربەی ئۆتۆمبیلەکان شەقامی سەرەکین ینی استراتیژیە تەنانەت حاجۆمەران بە هەولێرەوە دەبەستێتەوە هێشتا ڕێی استراتیژیەکە تەواو نەبووە لەسەر ئەم شەقامە استراتیژیە پێشتر خەڵکێک بەداخەوە ینی وەکو سەرۆکی شارەوانی شەقڵاوە باسی لێوە دەکات خەڵکێک بە ناویەوە بەرهێنان ئیستیغلالی ئەم زەویەی کردووە کە ئەم زەویە پێدەچێت لە 1000 مەتریش زیاتر بێت بەڵام خۆشبەختانە دواتر ئەم زەوی استراتیژە لە نێو شەقڵاوە چەندین زەوی دیکەی هاوشێوە خەڵکێک کە لە پێشودا دەستڕۆیشتوو بووە عیلاقاتی